لەسەر یاریگەی فەڕەنسۆ هەریری یانەی هەولێر لە یەکەم یاری قۆناغی دووەمی خولی نەهابی کوردستان میوانداری زاخۆی کرد. هەولێر لە قۆناغی یەکەم بەیانە سوورپۆشەکە دۆڕابوو بۆیە مەبەستی تۆڵی هەبوو. لە نیوەی یەکەم هەردوویانە بە ئاستێکی تاڕادەیەک لە یەکەوە نزیک دەرکەوتن. هەولێر لە ڕێگای بارزان شێزادەوە چەند جارێک مەترسی خستە سەر گۆڵی یانەی میوان زاخۆش دەرفەتی ڕاستەقینەی بۆ هەڵدەکەوت بەڵام سوودی لێ نەدەبینی. لە نیوەی دووەمی یاریەکە بە ڕیتمێکی جیاواز و تەواو هێرشبەرانە هاتنەوە نێو یاریگا دوو دەرفەتی ئاسانیشیان لەدەستدا لەلایەن یونس شەکوور و دانا عوسمان. لە خولەکی هەفتا و لێدانی گۆشە بارزان شێزاد تۆپێکی بەرز کردەوە و ئیڤان خالیدیش بەسەر خستێ گۆڵ. بارزان لەم دەرفەتە تۆپی بە هاوڕێکانی نەدا بۆیە ستونیش ڕووی لێوەرجێڕا و نەیهێشت گۆڵ تۆمار بکات. لە خولەکی 83 کۆسرەت باعیز توانی گۆڵی دووەم بۆ هەولێر زیاد بکات و دڵی هاندەران خۆش بکات. لە دوا خولەکیش بەڕۆژ زادێر تاکە گۆڵەکەی زاخۆی تۆمار کرد و یاری بەسەرکەوتنی هەولێر بە کۆتا هات. بداية راستي ام بيرزبها يانا هوليت كن يانا هوليج يانا وكينزان يانا ديروك هي يانا قوية وام نافياري هذا ما ابروكا راستي نيفاي كي ما ياريك لو بيشكش كرو نيفا دوي بوان بي يعني اف راوستنا دنا دوي نو بين هر مرحلة راسي دياري بشكل تأثير فريق ما كردش ناحية اللياقة شاطر دوی فريقا ما بشكل تعبي ولياقة يوان ديارة برهفيت باشتر كرينا إن شاء الله بو ياريت بيت أمي باشتر خبر هفكينو جيم يكم يعني ساد سرق بأرزان كان ما وديار بو نما تواني أصلا بيشكش بكي بلام جيمي دوم تواني من بمستويات باش بين دركوين لنا ياريجا يارزان كان ما أصلا باش بيشكش زور فرصة من لدزدا بلام نما تواني هالخوزنو سيخال يارك اللي بوما زور كريم بو إن شاء الله بردوام دبين لسرو مستواه دست خوشي اللي أرزانا كان لدستي كارجيري وبيروزباي لهم وانجاكا. بەم شێوەیە هەولێر ڕێژەی خاڵەکانی بەرز کردەوە بۆ 13 خاڵ و هاتە خانەی پێنجەم و زاخۆش بەدە خاڵ لە پلەی حەوتەم مایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێم.